بڕیارێکی سەرۆکایەتی زانکۆی کەرکووک کە بە ژمارە 3272 لە 6 سی 2010 بە ئیمزای عەباس حەسەن تەقی سەرۆکی زانکۆی کەرکووک دەرچووە ڕێگە بە خوێندکارانی زانکۆی کەرکووک نادرێت بۆ نەنیشتیمانی و نەتەوەیەکان لە زانکۆی کەرکووکدا بکەنەوە. لە دوای ڕۆژەی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمەوە لە ناوچە جێناکۆکان سەریاڵداوە دەستێوەردانی سیاسی لە کاروباری دام و دەستگاکانی کەرکووک لە دژی کورد دەستی پێکردووە و ڕۆژ لە دوای ڕۆژی شەو دەستێوەردانە لە نێودام و دەستگاکاندا ڕەنگ دەداتەوە. بڕیارێکی پێشێلکاریە بەرامبەر خوێندکاران کورد دەکرێمە وەکو بڕارێکی دژ بە خوێندکارانی کووردە دژ بە کووردە چونکە هیچ ساڵێکم بڕیارە نەدراوە بەڵام ئەم ساڵ ئەم بڕیارە دراوە تەنیا بۆ پێشێلکاری بەرامبەر خوێندکارانی کەرکووکە و دژی کووردە ئێمەش بۆیە ناڕازین لەم بڕیاری سەرۆکی زانکۆ. لێرەوە ئێمەوە خوێندکاران زۆر نیگەرانین لەو بڕیارانەوە هیوادارین حزب و لایەنە سیاسیەکان و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی جددی بدەن بۆ چارەسەرکردنی ئێستا و بڕیاریان دەرکردووە کە هەستاون بە قەدەغەکردنی پۆشینی جلی کوردی لە کۆلێژ و محەدەکانی کەرکووکە کە لە ئەسڵی شاخۆیان لە دوێنێ و پێرەیە بۆنەی یادی حەشدی شەعبیان دەکردەوە لە تەقەنیەکەی کەرکووک. وە خوێندکاری کۆلێژی ئاداب ئێمە لە دژی ئەم بڕیاری سەرۆکی زانکۆین چونکە هەموو کەسێ مافی خۆیەتی چی جلێک و چی شتێک دەپۆشێ لە دەستورشە هاتووە هەر کەس بۆی هێن جلی خۆی لەبەرکە بەڵام ئەم بڕیاری وا دەرکراوە بەڕای من بڕیارێکی تاکلایانەیە و دەستی حزبیەکی تایە. ئەم ساڵ نازان بۆ ڕێیس جامیعە ئەو شتەی قەدەغە کردو لێمان کە ئەو کاکەی عارەبە لەگەڵمانە پارێکە جل کوردی کردبوو کە منش جل عربیم کوردم جلێک عربیم کردبوو ئەم ساڵ نازان بۆ ڕێیس جامیعە و شتەی قەدەغە کردو لێمان هەموو ساڵیان بە خۆشیەکەین و بەڕاستی گشتمان کەیفمان پێ دێ. بەوتەی پسپۆڕێکی بواری پەروەردە و خوێنی باڵاش لە کەرکووک بڕیارەکەی سەرۆکایەتی زانکۆی کەرکووک پاشخانێکی سیاسی هەیە و وەگەڵ پسپۆڕە پەروەردەیە باسی دەکات دەستوری عێراق ڕێگەی داوە مافی هەموو پێکاتەکان لە عێراق پارێزراو بێت. ناکرێت سەرۆکی زانکۆی کەرکووک بۆ خۆی فەرمانێکی کارگێڕی دەربکە کە پتیا قەدەغەکردنی بۆنە کوردیەکان و بە تایبەتی ڕۆژی جلی کوردی. من لێرەواڵێم بەڕێز سەرۆکی زانکۆ خۆت ئێستا نیشتەجێی هەرێمی کوردستانی ئێستا لە هەولێر ئەژیت یعنی واتە هەموو شتەکان زۆر بە باشی ئەزانی بەڵام تۆ دێی لێرانە ئەمە پێشێلکاریەکی دستوری زۆر وازحە ئێماڵێن کەرکووک شارێکی پێکەوە ژیانە هەموو نەتەوەکانی گرتوۆتە خۆی بەڵام بێت نەتەوەیەکی تر بسڕێتەوە ئەمە جێگەی هیچ قوبوڵ نییە. ناوڕۆکی بڕیارە پێنج خاڵەکەی سەرۆکی زانکۆی کەرکووک جگە لە پێشێرکردنێکی دەستوری بەرامبەر کورد هەوڵێکی شە بۆ کەمکردنەوەی بایەخی بۆ نەنیشتیمانی و نەتەوەیەکانی مانگیادار کە چەندین بۆ نەیتاڵ و شیرین بۆ کورد لە خۆ دەگرێت و خودی بڕیارەکەش لە کاتێکدایە لە سەنباگی ڕابردوودا هێزە عێراقیەکان لە کەرکووک چەندین جار حەرەبی زانکۆی کەرکووکیان شکاندووە.